لە کۆتاییەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز و بەر لە گەیشتن بە جەژن دەستی ڕەشی داعش ڕێگای نەدا پێشمەرگەیەک لە شوێنی دەوامەکەی بگەڕێتەوە ماڵەوە و جەژن لەگەڵ خێزانەکەی بکات. موحسین حوسێن گەرەوەی کە پێشمەرگەی فەوزی یەکی لیوای 116ی هێزەکانی پێشمەرگە بوو، شەوی 29 لە سەرسی ڕەمەزان لە گەرمیان لە پەلامارێکی داعشدا شەهید کرا. سوار کچە چاوگەشەکەی چاوەڕێ بوون باوچیان لە جەژندا بگەڕێتەوە و دیاری و جەژنانەیان پێ بدات، بەڵام دەستی تیرۆر نەیهێشت. ئێمە دایما چاوەڕێ نەکرد لەو جەژنێ بێتەوە. والله هەر دەوامیان لەوێن دەرێەوە تقریبا 6 ساعتی شەڕی داعش دەستی پێکردی دەوامیان لەوەیە. ئێستا ئەو شەو 6 شەو بوو لێ بوو، ئەو شەوەی شەهید بوو، شەوی شەشەم بوو، 4 شەوی مابوون بێتەوە بەداخەوە. کاتژمێر 10 شەوی ڕابردوو داعش لە گوندی ئۆمەربلی لە قەزای کفری هێڕشی کردە سەرخاڵێکی هێزەکانی پێشمەرگە و بەو هۆیەوە موحسین حوسێن شەهید بوو. برایەکی ئەو پێشمەرگەیە دەڵێت بۆ دووازار کاتژمێرێک پێش شەهیدبوونی تەلەفۆنی بۆ کردووە و پێکەوە قسەیان کردووە. ئەو قەزیەکە ڕوویدایە شەوێ دیکە سەعات 9:30 ئەمە تەلەفۆن لە برای خۆم کرد کە تەلەفۆنم لۆکێت دەنجی زۆر وازانە و لەبەر ئەوەی لە مەنتیقەی زنانە و مەنتیقانە شەبەکەیان زۆر باش نەبوو. ئاخری تەلەفۆنی دەوری سەعات 9:40 دقەی تەلەفۆنی لۆ کوڕە من کرد، گوتی فەیسبووکم تێکسووە، فەیسبووکەکەم لە چاپ بکەوە، یعنی ئەو لە دیانە بوو لەکنە من. تقریبا بۆ سەعاتدا ڕسمشان پۆست کرد کە پۆستیان کێدا مش تەلەفۆن و زۆر برادەراکێدا گوتیان بریندارە. ئاخری برادرشی زۆر ڕاستەقینەم لەوێن دەرێ بگوتی وعدت پێ ئەدەم کە بەعس نەکەی کە شەهید بووە. بربۆنە خستەخانەی کەلار لەوێن دەرەکانی ڕاستەوخۆ نوێژیان نەسە کرد و کفنیان کردەوە، زۆر بەڕێک پێشان بەڕێ کرد. بەڕاستی ئەمە قەرزداری ئەو خەڵکەینە، زۆر ئەزیەتیان کێشا بۆ هینانەوەی جەنازەی برایەکەم. موحسین حوسێن کە خەڵکی گوندی گەرەوانی سەر بە قەزای ڕەواندزە لە ڕەواندوزەوە 100 کیلۆمەتری دەبڕی و دەچووە گوندی ئۆمەربلی گەرمیان بۆ پاراستنی خاچی کوردستان. بەڵام دووازار ئەویش بووە قوربانیەکی دیکەی ئەو بۆشایی ئەمنیەی بەهۆی ڕێکنەکەوتنی هەرێم و بەغدا لە چەندین ناوچە دروست بووە و داعش کردوویەتە لایەنێک بۆ خۆڕێخستنەوە و پەلاماردان. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕەواندوز.